چاودێری مرور ڕاستە بۆ کراوە خەڵک لە تیژڕەوی هێواشی بکاتەوە، بەڵام هەر ئەو 5 دقەیە کە خەڵک هەموو شارەزای دەزانێت کامیرەکان لە چێن دەردانراون هەر کە تێپەڕ بووی و تاو کامرە دەچێتەوە سورعەتی خۆی. بەڕێی من هیچ کامیرەی چاودێری ڕووداوەکانی هاتوچۆ کەم ناکاتەوە. پێویستە خەڵک زیاتر هۆشیار بێ، پەروەردە زیاتر بکرێت. ئەگەر خەڵک خۆی هۆشیار نەبێت کامیرەی چاودێری بەڕێی من هیچ ڕەبتێکی بە ڕووداوەکانی هاتوچۆ نییە. بەڕای من کامێرەکانی هاتوچۆ تەنها زەرەری مادی هەیە. بۆ نمونە من بە شەقامێکدا دەڕۆم، شارەزای ئەو شەقامە ئەزانم لە چێن دەرکامیرە هەیە، لە چێن دەرکامیرە نەگەڵ جاری یەکەم پێدا بڕۆم ئەکید سەبر دەڕۆم مەسەلەن بە ژێرەی بنمایەکانی هاتوچۆ، بەڵام گەر جاری دووەم پێدا بڕۆمەوە ئەکید دەزانم کامیرەی لە کوێن دەرنیە. بۆیە دەوانم ئاگداری خۆم بوو تەنها لە کاتی کامێرەکەدا کە دەگەمە لای کامێرەکە سەبریکەمەوە، دواتر بە خێرایەکی زۆر بڕۆمەوە. بەڕاستی کامێرەی مرور هەبوونی زۆر باشترەوە لە نەبوونی. هەبوونی ئەوەیە کە خەڵک لە سورعەت دەپارێزێنە، خەڵک ئەوەنە سورعەت بێ، ئەوانە حەوادث دروست بێ. زەرەرەکەشی ئەوەیە کە خەڵکی ئێمە بە غەڵەت بی دێکاتەوە، لە جیاتی ئەوەی کە بە سورعەت بڕوا و لە بەردەمی مرورەکە هێواشکە، لە بەردەمی کامێرەکە هێواش کاتەوە، هەر خۆی بە شێویشی ئاسایی و بە شێوەیەکی هێواش بڕات ئەو زەرەرەشی نابێت. بەڕای من قازاجی زۆر باشترە لە زەرەر، چەندەوە حادیث چەندەوە ژیان ڕزگارە بێ بەهۆی ئەو کامێرەیە و بەهۆی ئەو شتەوە. طبعاً بەتاکید کامیرا کە دانراوە زۆر باشە بۆ شۆفێرەکانمان، چونکە ئێمە گەنجەکانمان ئێستاکانە هەرێکێک هەستاوە بە سیارێکی مۆدێڵ بەرز و لە هەمان کاتە نە شۆفێری باشە و هەمان کاتە ئینجازەی سایقی نییە. لەبەر ئەوە ئەمەوەی کردووە کە زۆر قوربانی بکەوێتەوە.